هۆکارەکانی مەینی خوێن چین وە گرنگیان چییە؟ هۆکارەکانی مەینی خوێن کۆمەڵێک پرۆتین لە خوێندا کە دەوری سەرەکیان هەیە لە مەینی خوێن و ڕێگریکردن لە خوێنبەربوون. بۆیە ئەو کەسانێک کە کێشەی کەمی هۆکارەکانی مەینی خوێنیان هەیە معڕەزە بن بۆ خوێنبەربوون بە ئاسانی و پاشانیش مەینی خوێن و کۆنتڕۆڵکردنی خوێنبەربوونەکە ئاسان نابێت. ئەم نەخۆشیانە ئەکرێت هۆکارەکان بۆ ماوەی بێت واتە لە دایک و باوکەوە بۆ مناڵەکان بگوازرێتەوە کە زۆر جار نەخۆشیەکە لەوانەیە لە دایک و باوکە دەرنەکەوێت بەڵام لە مناڵیان لە نەوەکانیانە دەرەکەوێت و هەندێک جاریش هۆکارەکان بۆ ماوەی نین بەڵکو لەوانەیە بەهۆی نەخۆشیەکەوە کە دووچاری ئەو کەسە بێت سەر هەڵبدەن. و هۆکارەکانی مەینی خوێنیش هەر بە ژمارە ناون لە ژمارەیەکەوە بۆ ژمارە 13 هەمانە. بۆیە ئەگەر کەسێک گومانی کەمی یەکێک لەم هۆکارانەی لێ بکرێت و کێشەی خوێنبەربوونی هەبێت ئەتوانێت بە ئاسانی حاڵەتەکەی دەستنیشان بکرێت لە ڕێگەی پێوانی چالاکی ئەم هۆکارانەوە لە خوێندا و پاشانیش بە گوێرەی حاڵەتەکە ئەتوانێت چارەسەری گونجاوی بۆ دیاری بکرێت. لە تاقیگەی پسپۆڕی سمارت شیکاری هەموو هۆکارەکانی مەینی خوێن واتە کوئگوڵیشن فاکتەر بەردەستن کە بە ئامێری ستاگۆ کۆمپاکت ماکس ئەنجام دەدرێن. سمارت وەرچەرخانە.